ئەمانە ژمارەیەکن لە تازە دامەزراوەکانی هەڵەبجە 74 کەسن و کێشە و گرفت لە گەڕانەوە و دەست بەکاربوونیانەیە. هەمووشیان لە فەرمانگەکانی وەزارەتی ناوخۆ دامەزراون و بڕیاری دەست بەکاربوونیان لە ئەنجومەنی وەزیران پەکی کەوتووە. لە کاتێکدا هاوڕێکانمان نزیکەی 4 بۆ 5 مانگە داوام دەکەن و موچیان بۆ بەسراوە. ئێمە هەتاکو ئێستا بە شێوەیەکی مەدەنی و یاسایی داوای مافمان کردووە، بەڵام لە ئەگەری زیاتر دواکەوتن و پشتگوێخستنی بەکاربوونمان هەڵوێستی ترمان دەبێت و ڕێگای دیکە دەگرینە بەر. بۆ ئەم مەبەستە داواکارین لەلایەنی پەیوەندیدار دڵسۆزانە و خۆمخۆرئەنە بەدەم داواکاریەکانمان بێن و لەم چاوەڕوانە دەرمان بکەن. ئێمە هیچ نەداوامەکەین هەر لە ماڵەوە بخۆمان دانیشین چاوەڕێی ئەم ئیشەی ئێمە بەدەست دکتۆر ئومێد سەباحەوەیە. ئیمزایەکی ئەو ماوە ئەو ئیشەکەمان لەسەر ئەو ئیمزامان لەسەر بکە ئیشی ئێمەش ڕایە. وڵای داوایەوەکەین ئێمە هەمومان معاملاتمان کردووە وەکو 400 کەسەکەی تر بە مافەکانی خۆمان بگەین، چون معاملاتمان کردو هەموو شتێکمان مەزبوطە، ئێمە شۆکو ئاینتر دەست بەکار بین و مباشەرەمان بۆ بکرێت و دەست بە داوامی خۆمان بکەین. لەلایەکی دیکەوە هەر لە بەردەم دیوانی پارێزگای هەڵەبجە گردبوونەوەیەکی دیکە بەڕێوەچوو. دەرچوانی دانەمەزراون و دژی دامەزراندنی 52 کەس لە دیوانی پارێزگا بەردەوامن لە ناڕزایەتی و دەڵێن ئەو بەڵێنانەی پێیان دراوە جێبەجێ نەکراون. لە ڕاستیە ئێمە لە ماوەی 20 دقەیە کە لەگەڵ پارێزگار کۆبینەوە دوای ئەوەی 4 ڕۆژ لە بەردەم بیناکەی ئاوەساین 3 بەڵێنی جدی پیاین کە تا ئێستا هیچیانمان بە دقیقی و 100% لێبەدی نەکردووە نیەت پاکی. یەکەمیان ئەوە بوو کە بڕیاری ڕاگررتنی ناوەکانی یاوە لە لای خۆیەوە بڕیاری یاوە ئیتر نازانین ئایا لە پشتی ئێمە یاخود بۆ ساردکردنەوەی ئێمە ئەم قسە کراوە یاخود ئەم فەرمانە دراوە ئەویان هێمە هیچ لێی دڵنیانین، چکو بێسیقەی زۆرمان دیوە لە هەموو بەرپرسێک متمانەیمان دیوە. دووەم خاڵ بڕیاری ئەوە یاکە ئەو کتابەی لێرەوە بەڕێز نوقشەخان کە ئەی کات ئێمە خۆمان وەکو نوێنەرانی دەرچوانی دانەمەزراو بیبینە ئەنجومەنی وەزیران و بیەینە دەست بەڕێز ئومێد سەباح و بڕیاری ئەوەشی یا کە وعدی ئەوەشی یا پێمان کە دیدارمان بۆ سازەکە لەگەڵ بەڕێز ئومێد سەباح دیداری چاوپێکەوتن. تا ئێستا تەنها یەک خاڵە ئەویش ئێمە دڵنیانین لە ڕاستی دروستی ئەو خاڵە ئەویش ئەوەیە ڕاگررتنی 52 نەفەرەکەی لە پارێزگار ڕاگەیاندووە. ئیتر ئێمە هیچ دڵنیایەکی کەمان نییە لە خاڵەکانی ئەو لە وعدەکانی. کێشە و بربەستەکانی بەردەم 74 هەلی دامەزراندن تەنیا ئەوەیە بڕیاری دەست بەکاربوونیان بۆ بکرێت. وەک خۆشیان دەڵێن حکوومەت خەمساردە بەرامبەریان و زیاتر لە ساڵێکە بڕیاری دامەزراندنیان دراوە. هەرچی دەرچووی دانەمەزراوە دژی دامەزراندنی 52 کەسەکە جەخت دەکەنەوە بەردەوام دەبن تا ڕۆشانەوەی لیستی ئەو ناوانە، چونکە ژێربەژێر و بێبڵاوکردنەوەی فۆرم و لە ڕێگەی خاڵبەندی نەکراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.